ئەم بارەی ئەمڕۆمان بریتیە لە چل قەڵێوێرە کە لە ئەڵمانی وەرمان کردووە لە نەخۆشخانەیەکەوە پێشکەشی نەخۆشخانەی شۆڕشی ئێرەمان کردووە لەگەڵ 385 کارتۆن جلوبەرگە لەنا ئەو جلوبەرگانە 2000 قەمسەڵەی پیاوانی تایە لە 34 ڕنگ قەمسەڵەی زۆر بە نرخ هەر قەمسەڵەی 130 ئیرۆیە ئەوانە هێنراون بۆ ئاوارە بۆ خێزانی شەهید بۆ هەژاران لێرەدا بەشەکەینە سەر ماڵی هەژاران و بنەماڵی شەهیدانی سەربەرزی ئێستش ئێمە ئەمبارە دەربازی بووە لە گومرگ زمانێکمان خستووە تا ئیساکە ئەومان وەرنەگرتووە ئۆکەی وەرگین بڵێن ئەمە گومرگمان نەداوە تەماشاکەن ئەم قەڵەوێرانە لێرە هاتۆ بۆ نەخۆشخانەیە کە نەخۆش ئیسفادەی لێکا سوودی لێ وەرەگرێ بەڵام من لە ئەڵمانیا وەرەگرم بەخۆ بەخشانە وەرەگرم بەبێ بەرامبەر وەرەگرم بەڵام لە وڵاتەکەی خۆم کە خزمەتێکی گەێنمە وڵاتەکەی خۆم ئەبێ من گومرگ بدەم.